Satman zavsan? Döyünde kalktım. Döyünden kol devam. Bana meyvanı mı Muhammed? بەڵێ ئێمە وەکو شۆفێرانی بار هەڵگەری گومرگی حاجی عومەران دیارە لە دوێنێشەوە لێرە وەستاوین بەهۆی ئەوەی کە ڕێگەیان لێگرتوین بەهۆی کێشەیەکەوە. کێشەکە وەڵاهی دەڵێن لە نێوان با بڵێن مدیر ناحیە و یەکێک لە بازگەکان. ئێمە بەڵێ بارەکانمان میوەیە و خۆراکە بۆ با بڵێن سنووری پارێزگای سلێمانی و دەڤەری ڕاپەڕین. ئێمە لە دوێنێشەوە لێرە ڕاوەستاوین. بێگومان کەلوپەلەکانمان تێک دەچێت و دەڕزێت بەهۆی با بڵێن بەهۆی هەتاوەوە کە زۆر بمێنێتەوە بەڵێ تێک دەچێت. من داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆ هەیە کە ئێمە بارهەڵگری نێودەوڵەتی حاجی عومەرانین کە ڕۆژانە هەمووشە دەکەین بۆ ئەم ڕێگایە بەڕەن دوونێ هێوارێ بەداخەوە کە هاتینە ئەم شوێنەی کە ئێستا لێ وەستاوین دیار بوو خۆڵیان ڕێکردووە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆ بە زووترین کات بێنە سەرخات کە ڕێگایەکە بۆ ئێمە چارەسەر بکەن لەبەرەوەی ئێمە ئەم بارانەمایی کە هەڵمان گرتووە و هەموو تێک دەسی و خایز دەی. خرابوني زور